بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەین کەوا بڕیارە لە بیسیدا بەڕێوە بچێت لە ناویشیدا باز لە گرنگی و بەهێزبوونی پێگەی لایەنە ئیسلامیەکان لە ناویشاندا کۆمەڵی دادگەری دەکەین و باز لەوە دەکەین لە ماوەی ڕابردوودا پەرلەمانتاران و نوێنەرانی کۆمەڵی دادگەری چیان کردووە لە داهاتوودا دەتوانن چی بکەن بۆچی گرنگە ئیسلامیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبێت لە پەرلەمان و ڕۆڵی کۆمەڵی دادگەریش لە پرسی ئۆپۆزیسیۆن بوون چۆن بووە هەروە ڕۆڵی هاوڵاتی چی دەبێت لە هەڵبژاردننی ئەم جارە و ڕۆڵی لە گۆڕانکاری ئەم پرسان لە هەرێک لە بەڕێزان دانادارە شارەزای هەڵبژاردن و یاسا هەروە لە هەولێریشەوە دکتۆر ئەحمەد جەمال شارەزایی یاسا و شەریعە قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دانا بەخێر بێن سوپاست دەکەین بەر لەوەی کە بچینە سەر گرنگی ئیسلامیەکان یاخود بڵێن کۆمەڵی دادگەری لە پەرلەمان ئەگەر باسێکی مێژووی بەشداری ئیسلامیەکانمان بۆ بکەیت لە کاری پەرلەمانی و لە هەڵبژاردن و ڕۆڵیان لەو بڵین چوار خولەی ڕابردوو چکە خولی یەکەم بڵین بەشدار نەبوون لە پەرلەمان بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو و ڕێزم بۆ بەڕێستوانەیەمە بیننەوە بۆ کاک دکتۆریش لە ڕاستیدا ئەمە پرسێکی گرنگە چونکە ئاوردانەوە لە مێژوو هەمیشەوە کاتۆ حەزوڕەکە باشتر بێەوە بزانی لە پێشوتا تۆ چی کردوواتە تۆ لە هەندێک وێزگەی گرنگە تاقی کراویتەوە ئەم تاقیکردنەوە و بینی ڕۆڵەکانی تۆ و تۆمارکردنی ژمارەیەک سەروەری باش چونکە بۆ زانیاریت دابشکردنێکی کلاسیکیانەی دەسەڵات هەیە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و قەزایی لە هەردوو ینی نەخشی ئیسلامیەکان بە تایبەت دووپات یەکەم لە نێوانی دوو کەوانە ئەوەی کە ئێستا بەشداری ئیسلامیەکان زۆرتر دیارە سێلانە ئیسلامی سەرەکیەکەیە بەڵام دوو لایەنیان وەکو پرۆژەیەکی گەورە حزوریان هەبووە تۆ تەماشا بکە 12 هەڵبژاردننی گشتی کراوە بۆ ئەنجومەنە هەڵبژێراوەکان لە ساڵی 1992 هەتا 2021 لە پەرلەمانی عێراق بەڵێ پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ 12 هەڵبژاردن لەم 11 هەڵبژاردنیان لەم کۆی ئەم ژمارانەی کە لە ساڵی 92 کراوە دوو هێزە سەرەکیەکە بەشدار بوون تایدا لە 11یانە کە بریتین لە کۆمەڵی دادگەری یان ئیسلامی جاری پێشوو لەگەڵ یەکگرتووی ئیسلامی هەروەها بزوتنەوە شەبووە لە سەر محەتەیەک لەوانە هەبووە کەمتر ئەو زیاتر لە پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی کردووە یاخود بە هاوبەشی بەشدار بووە ئەم لاکردنەوەی ئیجابیاتی بۆ چییە ینی خوێندنەوەی مێژوو نییە بۆ بیرەوەری و تۆمارکردنی حکایەتێک نییە کە تۆ لێ بەشداری دامەزراوەیەکە دایکی دەسەڵاتەکانی ترە ئەوە لە ڕووی تیۆریە وایەوە لە ڕووی پراکتیکیش خۆمانەی بینین لە هەناوی دامەزراوەیەکی وەکو پەرلەمان و ڕێژەی بەشداری و کورسی هێنان و نیسابی یاساییەوە دوجار دەسەڵاتی دووەم لەدایکە بێ کە بریتێ لە دەسەڵاتی جێبەجێکرد واوە ئەزمموی ئەوەش بووە ئیسلامیەکان بەشداریشیان کردووە بە کابینی بە وەزارەت یا بە چەند وەزارەتێک لە کابینەکانی حکوومەتە ئەوەی کە زۆر گرنگە ئەم دەسەڵاتەیە ئەمە دەسەڵاتی یاسادانانە گرنگە و تەنانەت پێوەری پێوە بەسرێتەوە تەنانەت ئەدای تۆ تەقیمی ژمارەی تۆ بەرزکردنی کەمکردنی ئەومانە هەمووی کۆمەڵی ڕاستین هەژمارەکرێ هەڵبژاردننی یەکەمیان بۆی ئاوردانەوەیکی بە ئینسافانە و بێ ساڵی 1992 بوو کە ژمارەیەکی دیاریکراوی خەڵکی کوردستان بەشدار بوو دوایەوەی کە حکوومەتی ناوەندی عێراق تەواوی دامەزراوەکانی کشاندەوە لە هەرێم واتە بۆشاییەکی دامەزراوەیی گەورە دروست بوو بۆشایی یاسایی گەورە دروست بوو ساڵی 92 لە 12/5 بوو وابزانیان 19/5 لەوێ یەکەم هەڵبژاردننی یاخود یەکەم خولی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکرا بۆ یاسای کە ژمارەیەک تا یەکەم یاسایەکە لە پەرلەمان دەرنەچووە چونکە ئەو کاتە پەرلەمان نەبوو یاسا هێنراوە بەری کوردستانی دەری کرد بەداخەوە یاسا ناتەواویەکانی ژمارەیەک بوونێکێک لەوانە بربەستی دانابوو بۆی تا نەگەیتە ڕێژەیەکی دیاریکراوی وا سەر نەکەوی بۆی ئیسلامیەکان ئەو کاتەکە بۆی بە قوڵی بیڵێم هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی کە وەکو مەدرسە و پرۆژەی سیاسی ئیسلامی بوو کە پێک هاتبوون لەها لە بزوتنەوەی ئەو کاتە و لە خەتی یەک و دوو هەروەها کۆی ئیسلامیەکانەوەی کە دەکرێت لەو بوارە ئاماژیان پێبین بەشداریان کرد کۆی دەنگەکانیان تەمعن بەداخەوە ژمارەیەکی زۆری پێشێلکاری و خروقاتی زۆر بۆ بەجێ خۆی بەڵام ژماری دەنگەکان کە هاتەوە 49,000
108 دەنگ بوو کە کردیە 105.8 ئەم ژمارەیە کە وای کردبوو نەیتوانی بربەستەکەی لە ناو یاسای ژمارەیەک تێپەڕێنێ کە 107یان دانابوو دوای لە هەموارەکانی تر بربەست نەماوە ئێستا بۆ زانیاری لە ناو یاسای هەڵبژاردن بربەست نەماوە ئەمجا دوای ئەوە هەڵبژاردن نەکرا بۆ هیچ دامەزراوەیەک نەکرا هەتا هەڵبژاردنەکانی 99 لەگەڵ 2000 ئەوی پێڵێن هەڵبژاردننی شارەوانیەکان لەوێدا ئیسلامیەکان بەشداریان کرد بە ڕێژەیەکی دیاریکراوە بەڵام هەر کەم بووێنی هەر زۆر نەبوو لە هەندێک ناوچە زۆر بوون بە تایبەتە و ناوچانەی شارە زوور و هەورامانات لەوێ ئەو کاتە بزوتنەوەی یەکبوون بەشدار بوو زۆرترینی کورسەکانی هێنا ئەمە 2000 چوو بۆ ساڵی دوای ئەوەی کە کۆتایی بە سیستمی سیاسی عێراق قات بۆ هەڵگەڕانەوەیەک دروست بوو ئەوەی کە پێوترێ هاتنی ئەمریکیەکان و سەر لە نوێ دامەزراوەکان دروست بوو هەڵبژاردننی پەرلەمانیش کرا کەواتە ئێمە هاتینە سەر ساڵی 2005 لەوێەوە دەتوانین بڵێن 11 هەڵبژاردنەکە دەستی پێ کردووە لەو 11 هەڵبژاردنە هەردوو پارتە سەرێکیەکە کە ممارەسەی کاری سیاسی ئیسلامیەکان هەردووشیان بەشدار بوون هەرێکیان پێگە و دەنگی خۆی جیاواز بوو باشە بەس بەرز دەمێکە لە ڕووی یاسایەوە لەگەڵ فراکسیۆنەکانی کۆمەڵە پەرلەمان کارت کردووە ینی ڕۆڵی فراکسیۆنەکانی کۆمەڵ لە خودی دووەمەوە تاوکو ئێستا چۆن هەڵەستەنگێنی یاخود چیان کردووە خۆی بۆ زانیاری ئەمە لەم بەرنامەیەکیان بە چەند دقەیەوە ناتوانانی کۆی ئەم بەشداری خولەکان و فراکسیۆن و ئەدای کەسەکان لە هەموو ساڵەکان لێرە بەڕاستیدەوەی ینی ناتوانانی ئینسافیش بەکاربێنیوە تەنان لەوانەیە لێرەدا بێ ناچاربی هەر هەندێک تیش بخێتە سەر هەندێک مەحەطەی گرنگ لەو پرسانێکان بۆ زانیاری تۆ دامەزراوەکە لەوێ کۆمەڵشت حسابی بۆ کرێی خوایەکێک لەوانە ژمارەی کورسی فراکسیۆنەکە گەورەیە بچووکە ئەوە تۆ پێگەی تۆ لە ڕووی سیاسی و ئۆپۆزیسیۆنی یان لەگەڵ دەسەڵاتی یان شتێکی تری ئەوە بەگشتی هەمیشە ڕۆڵە بینی ئەوەی کە ئەتوانین بڵێن دوو لە سەرسەی ڕۆڵی ئیسلامیەکان لەم بەشداری یانی خولەکانی پەرلەمانە کە بۆ زانیاری خولی یەکەمەوە بربەستێکە بوو تۆ نەوتوانی بچی داخڵبی وە خولەکە زۆری خایان نزیکەی 2 ساڵی خایان و درێژ بۆ کە سەر دامەزراوەکەی بیر نەمابوو لە 2005ەوە زۆرتر خولەکان دروست بووە تا ئێستەکە پێوتری 5 خولی پەرلەمانی ئەو 4 خولەی پەرلەمانی کە ئەتوانی فراکسیۆنەکان ژمارەی کورسیەکانی هەرێکێک لەو دوو پارتە سیاسیە و بە حزوری بزوتنەوە ژمارەیان دیاریکراوە بوو و زۆر نەبوو ئاتە بەیەکەوە ئەتوانی کۆی ژمارەکان پێک بێنن چەند مەحەڵەیەکی گرنگیان ئەوە کرد یەکەم توانیان نوێنەرایەتێکی باش بکەن نوێنەرایەتیکردن وەزیفەیەکی پەرلەمانیە توانیان ئەدایەکی باش لە ڕووی نوێنەراتی خەڵکەوە بکەن و نوێنەری هەموو خەڵکی کوردستان بن تا ڕادەیەکی باش بێت جیاوازی یەکێکی تر لەوانە کە توانیان هەندێک یاسای چارەنووسازەوە دەکرێت پەیوەندیدارە بە خەڵکەوە ئەوی بریتی بوو لە یاساکانی بەرەنگاربوونەوەی تیرۆر یاساکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ئیسلامیەکان نەبوو ئی خەڵکی تر بوو بەزان نانیش تێپەڕێوەیە نا هەموارەکەی ئەم جارە هاتەوە هەمووایان کرد کە بەداخەوە بەدیوێکی ترا هەم شەرعی نەبوو هەم یاسایی نەبوو ئەو یەکیتر لەو پرسانی کە ئیسلامیەکان توانیان لە حزوری خوان لە پەرلەمان بیکەن ئەوژ ئەوە بوو ئەو یاسانەی کە دائەنرێ ئەگەر بە پێی شەرعیش نەبێ پێچەوانە نەبێ لەگە شەرع ئەم چەم کە حەزەکەم بزانینەوە لە دەقی دەستوری لە مادەی 2 دەستوری هەمیشەی عێراق تەسبیت کراوە دەقێک دانەنرێت یاسایەک دەرنەچوێنرێ ئەگەر بە پێشەرعیش نەبوو پێچەوانی شەرع نەبێ ئەو دەقە بوو کە توانیان ماوەیەکی باش ئیش لەسەرەوە بکەن هەر یاسایەک وەکو ئەوی پرسی جێندەر شتێکە بوو لە خولێکی پەرلەمانی ئاگادار دەرچووە و چەمکە نایاسایی نامەنتیقیە تەنانەت بە کۆمەڵگایە مەنابێ دوایی ڕەتگرایەوە سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر سوپاسی جەنابیشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێزش بزان لەسەر گرنگی بوونی بۆ نمونە هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری لە پەرلەمان و گرنگی زیادبوونی ژمارەی کورسەکانیشی لە خولی داهاتوو بۆ گرنگە لە پەرلەمان هەبن قورسایان زیاتر بێ ژمارەیان زیاتر بێ بەڵێ سەرەتا دەستخۆشی و پێزانینم بۆ ئێوەی بەڕێزە کاک حەکیم ماشاءالله بەرنامەکە جێدەستی دیارە سەرکەوتوبی و بەخێراتنی زۆر بەڕێز مامۆستا داناشەکەم بەڕاستی کاکدانایەکێکە لەو یاسا ناسانەی لە هەر شوێنێک پێویست بوو بی لەوێ بووە دەستخۆشی و پێزانینمان هەیە
بەڵێ بەنسبەت وەڵامی پرسیارەکەت بەتەئکید بوونی کەسی وەکو بڵێ هەڵبژێردراو لە پەرلەمان یا مشارەکەی پەرلەمان گرینگە. هەر کەسێک کە لە شوێنێکدا بوونی هەبوو یا کاری نوێنەرایەتی پێسپێردرا دەبێت بە ڕۆڵی خۆی هەستی و دواتر وەکو پێکهاتەکان یا وەکو کۆمەڵی دادگەری کە هەڵبژێردراوی با بڵێن کاندیدەکانیان لەنێو خەڵکو و جەماوەر بووە و کۆمەڵی دادگەریش لە مشارەکەی سیاسی بەشدارە، بەڵام بەر لەوەی مشارەکەی سیاسی بکە حیزبێکی جەماوەریە و دواتر شێوازێک کارکردن بە پەرەنسیپ و پرۆگرامی ئیسلامیەوە ئەلحەمدولیلا لێیان دەبیندرێ و لێیان بیندراوە. جا پەرلەمانیش یەکێکە لە شوێنەکانی قەرار و هەر میلەتێک هەر کۆمەلگایەک پێگە دەستوریەکانی لە ئەدائێکی جوانەوە بیندران وەکو دەگوترێ مایەی شاهێدیدانە و بەرەو پێشچوونی کۆمەلگاکەیە. بەڵام بەداخەوە ئەم وڵاتەی ئێمە دەتوانین بڵێین سەروەریەکانی یاسایی بە جۆرێک بەداخەوە پێشێل کراوە یا هەموو وەزائیفەکان بە ڕۆڵی خۆیان هەڵنەستاون، جا لە فەرمانگەکانەوە بگرە، لە سیستەمی پەروەردەوە بگرە، لە پەرلەمان کە باڵاترین دەسەڵاتە ئەگەر بە گرنگی ڕۆڵی خۆی بڵێین بەداخەوە یعنی وەک پێویست نەبیندراون. ئیدی ئەگەر بینە سەر ڕۆڵی کەسەکان ئەوە قسەی جیاوازە. بەس کاکتۆر ینی بۆ گرنگە ئێستا لە خولی پێشوو هێزێکی وەکو کۆمەڵی دادگەری 7 کورسی هەبوو، ئەم جارە بۆ گرنگە زیادی بکەیان ئەوەی کە پەیوەندی بەدین بەژینی خەڵکەوە بێت. چەندە گرنگە بڵێ نوێنەری ئاوا بچنە پەرلەمان ڕەنگە بە شایەتی کۆمەڵی خەڵک 7 پەرلەمانتار بەقەدەر دوو ئەوەندەی بڵێن پەرلەمان تاری تر بڵێن کاری پەرلەمانیان کردبێ، ئەرکی پەرلەمانیان جێبەجێ کردبێ. بەڵێ بەتەئکید کاک حەکیم ئەوەیان شاهێدی خەڵک و جەماوەرە بینیویانە خاوەن دید و ئایدیا و پەرەنسیپە ئیسلامیەکان زیاتر دڵسۆزیان لێ بیندراوە، پابندیان بە بەڵێنەکان لێ بیندراوە کە کاتێک بە خەڵک و جەماوەریان داوە بە شێوازێک بە ئەرک و ڕۆڵی سەرشانی خۆیان هەستاون، هەم هەستیان بە ئەرک و لێپرسینەوەی بەرپرسیارەتی بەرامبەر بەخوای پەروەردگاری خۆیان، هەم ئەرک و ڕۆڵێک کە لەلایەن جەماوەرەوە متمانەیان پێکراوە. بۆیە کە دەبینین بە شاهێدی هەمووان ئەو پرۆژە گرنگانەی کە لە نێو کۆمەلگا پێویست بوون یا دەنگ و سەدایان هەبووە باوەڕکە ئیسلامیەکان بوون، ڕاستگۆ ڕاشکاو جێدەستیان دیار بوون، لەگەڵ پرس و گرفتەکانی جەماوەر بوون، هەمیشە پەیوەندی بەهێز بوون لەگەڵ دەسەڵات و لە نێوان جەماوەر و دواتر یعنی بۆ دەستکەوتە مادیەکانیش بۆ دەستکەوتە کان و مافەڕەواکانی خەڵکیش دەبینی بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵات بێباچی لێ بیندراوە، کەم تەرخەمی لێ بیندراوە و لە بەرامبەر ئەوەشی کە خەڵک دەنجی ناڕەزایی لێ بەرز بۆتەوە ئەسڵەن ئامادە نەبوون بچن گوێ لە خەڵک بگرن، ئامادە نەبوون ڕاستپاردەکانیان قبولکەن، بەڵکو لەوێشەوە دیسان ئیسلامیەکان بوونەتە پردی پەیوەندی گوێیان لێگرتوون، لەگەڵیان بوون، لەسەر ئەساسی ئەو گلەیی و گازاندانە پرۆژە یاسایان بەرهەم هێنا و پێشکەشیان کردووە. بەڵام دیسان ئەوە من دیسان دەیخەمەوە بەردەستی جەماوەر ئەگەر بێت و بە بوونی ڕێژەیەکی دیاریکراو ئەو دەنگ و سەدایە باشەیان هەبوو بیچوبنە بەرەی جەماوەر لە حەق و مافی جەماوەر و خەڵک بەجواب بووبن، بەتەئکید ئەگەر دەنگ و سەدا و پێگەیان زیاتر بی بڕشتی بڕیارەکانیشیان زیاتر دەبێت. باش بەس کاکتۆر ئەگەر قسەمان بۆ کە هەم بۆ کاروباری دنیایی هەم بۆ دواڕۆژی ینی بوونی ئەو نوێنەرانە ینی هەم بۆ دین و ژینی خەڵک لەو ڕۆوە. بەڵێ بەڵێ بەتەئکید یعنی خۆ ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان بە ئینساف و بە ویژدانەوە قەرار بدەین دەبینین کە جۆرێک لە جۆرەکان ڕۆژگارێک بوو میلەتی کورد بەوە دەناسێنرا کە زوڵمی لێکراوە و دەسەڵاتێکی وەکو بەعس زوڵم و غەدری کردووە و میلەتی کوردی بە چەند شێواز لەناو بردووە یا دەنجی کب کردووە، بەڵام ئێستا دەسەڵاتی کوردیە یعنی ئەو گلەیی و گازاندە و شەکوایی ئێستا میلەتی کورد جەماوەری کورد خەڵکی کورد لە داربەدەستەکان و کاربەدەستەکانی خۆی هەیەی لەوانەیە یعنی زۆرترینی خەڵک هاوڕێی بێ لەگەڵمان بەوەی کە ئەو جۆرە گلەیی و گازاندە بەو شێوازە ئەو گرفتانە بەو شێوازە نەبیندراوە یا هەستی پێ نەکرایە ئەگەر لە زاویەک لە ڕوانگەیەکەوە بۆ، بەڵام ئێستا لە هەموو ڕوانگەکان گرفتی خەڵک یا پێداویستی سەرەتایەکانی خەڵک جێبەجێ نەکراوە. ئیدی
لێرەشەوە تەمەشا دەکەین بە دانپێداهێنانی هەموو خەڵک ئیسلامیەکان لە ناو ناخی خەڵک لە قەزیە گرنگەکان وەکو بەها کەلتوریەکان پێگە کۆمەڵایەتیەکان پەروەردەیەکی تەندروست و دواتر بۆ جێرانەوەی مافەڕەواکانیان چەندین پرۆژە و ئەزمموی جوانیان پێشکەش کردووە ئەسڵەن هاتوونەتە شوێنی پێگەی دەسەڵات کە هێشتا دەسەڵاتی لەبەردەست نەبوو بەڵام ئەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە بەدەمەوە چوونی هەژار و فەقیر لە پرۆژە خێرخوازیەکان لە بنکە و مەدرسەی ڕۆشنبیری و فکری لە ساڕێژکردنی کۆمەڵێک خەلەلی گەورە کە ئەو کاتە دەبووە دەسەڵات باجی گەورەتری دابواە ئەگەر ئیسلامیەکان ئاوا هاوشانی چارەسەری گرفتەکان نەبووانە. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتی کارکتۆر کاکدانا سەبارەت بۆ باسیەوت کرد کە ئیسلامیەکان بڵێن یاخود بڵێن نوێنەرانی کۆمەڵی دادگەری توانیویانە بڵێن لە سەدانەوەتیان سەرکەوتو بوون لە ئەرکوکاری پەرلەمانی و سەبارەت بەوەی کە بەڕێزشت نوێنەری کۆمەڵ بووی لە ئەو لیژانەی کە پێشتر بۆ نووسینەوەی دەستور پێکات پرۆژەی دەستور هیچ کاتێک ڕێگەتە نەداوە کە ئەوە دەبێ بڵێن هەر ئیشتانە سەرۆکت و ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانە یاخود تاکە سەرچاوە بێ لە داهاتوودا ئەگەر دەستوری کوردستان پەسەند بکرێت. بەڵێ ئەوەی تایبەتە بە پرسی لیژنەی نووسینەوەی دەستورە بێ خەڵک هاوسەنگاندن بکە نابێ خۆم خۆ لێرە خۆم بەس ئەوەتان چەسپاندە بوو بەسمەوەیە کە سێشت بەلای ئێمەوە هێڵی سوور بوو هەبزانمەوە کاتە لە سەریشیان نووسین زۆر گاڵتیان پێهات هەندێک خەڵک تایبەتیانەوە هێڵی سوورمان نیشانمێن لە بەلای ئێمە هێڵی سوور بوون و دەست بۆ بردننی مەترسیدار بوو یەکەمیان پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام پێگەیەکی شایستە بێ لانی کەمی وەکۆی دەستوری عێراق بێ لانی کەمێنی ئەوەی ترۆکو بڵێ زۆر کەمە بنووسێ بەڵام ئەو دقی لە ناو دەستوری لە ناو دەستوری عێراق دەقەکەی دەڵێتی بەڵێ ئەوەی دەقەکاتۆ لە مادەی دووی لە دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 کە ئیسلام ئاینی فەرمی دەوڵەتە بەڵێ و پێویستە دەقەکانی ئیسلام یاخود مەبادیئەکانی پرەنسیپە گشتەکانی ئیسلام سەروەری گەورەی هەیە و بە شێوەیەکدا ڕێژراو بێ کە نابێ هیچ دقێک سنی قانونێک بکرێ کە پێچاوانە بێ لەگەڵ ئەم پرەنسیپە گشتیانە باش طبعا وە زانیاری لانی کەمەکەیەتی باش ئەی ئەوە لە لیژنەکە ئیشتە داواکاری چی ترتانە بەڵێ ئەوە کاتە و برادەرانی هاوکارمان لەگەڵیان ناگەر خێرا گێڕانەوەیکی چەندێڕی بکەم بێژەوە بوو کە بۆ دقی یەکەمیان ڕازی بوون بۆ نیوەی دێڕەکە کە ئیسلام ئاینی فەرمی دەوڵەتە کە بۆ زانیاری ئێمە هیچ قیمەتێکی قانونی بەهێز و پابندکاری نییە باشە هەر وەکو دقەکی جوان وایە چۆنەڵێ ضرورە شعریەنی تۆ شتێکە نووسی بەڕاستی پابندێک دروست ناکە ئەوەی دووهەمیان گرنگ بوو پڕگەی دووەمیان کە بەداخەوە لەگەڵ ئێمە زۆر تێگیرانەوە پێک نەهاتی نەگەشتین ئەنجام ئەوە بوو کە ئیسلام پاژەوەی کە سەرچاوی ڕسمی یاسادانان بێن یەکێک بێ یاخود سەرچاوی ڕسمی یاخود یەکێک بێ لە سەرچاوە سەرەکیەکان لەگەڵیشە دقی قانونێک سنی قانونێک نەکرێت کە پێچەوانە بێ لەگەڵ پرەنسیپەکانی ئیسلام نەگۆڕەکانی ئیسلام لەگەڵ نەگۆڕەکانی ئیسلام بەڵێ ئەوانە لەگەڵ ئێمە ناکۆک بوونە تا لەگەڵ ئەوە کەواتە هێڵی سووری یەکەمی ئێمە بریتی بوو لە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام حەزەکەم بزان ئێستا ئەوانەشی گوێی لەمانە ئەمە نەبوو مزایدەیە نە ئیسلام بەتەنیا دینی کۆمەڵە نە یەکگرتۆ بەتەنیا نە یەک کوردە بەتەنیا و نەشی نووسی محکمەی اتحادی ڕەتیە کردەوە بۆ زانیاریتان تەنانەت ئەمە پێوترێ مەبادی عامەکانی دەستورە بێ هەمیشە وەکو ناوەند بێنی ناکرێتەوە دقێ بنووسی لیان لەو کەمتری بێیان دژی ئەو بێ بەداخەوە کە کەواتە باشە ئەگەر ئیزافێکت ماوێ لەسەر کاری پەرلەمانی نوێنەرانی کۆمەڵی دادگەری هێڵە سوورەکان تەواوکەم ئەگەر مادەم پرسیارە لێ کردم دووهەمیان ماف و ئازادیەکانی هاوڵاتیان بوو دەستور دقێکە سمووی هەیە شکۆی هەیە و تەنانەت دقێکە زیاتر علوویەتی بۆ دەسەڵاتی سیاسیە واتە دەسەڵاتەکان ڕێگەخا واتە دقێکە نووسرێت تەنظیم و ڕێخستنێکی گەورەی دەسەڵاتەکانەکە بە تایبەتەن پێوترێت دەسەڵاتی جێبەجێکردن هاوڵاتی لەکوێ خۆیە بینێتەوە لە ماف و ئازادیەکانە ئەوە زۆر گرنگ بوو بۆ ئێمە دقی وا جوانی وا بنووسرێکە ڕاقیترین دەق بێ کە شایەن بێ بە تاکی کوردی ئیتر جاری وای بەدڵی تۆیە بەدڵی ئەوتر نییە بەگشتی وا بێ بە تایبەت بۆ پێکهاتەکان خاوەن پێداویستی وەڵام شتێک ئێستا بیرمە بەڕاستی بە بێ مزایدە و باسکردنی ئێمە بوو تەسبیت بوو ئەوژەوە بوو سێ نەوع لە خاوەن پێداویستی تایبەت هەیە لە زۆربەی وڵاتانە جیاکردنەوەی بۆ کراوە لە هەرێم بۆی نەکراوە ئەوی بریتێ لە خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندام لەگەڵ کورتەباڵا کورتەباڵا جیاکراوەتەوە لە هەرێکێک لەوانە بەڕاستی
بۆ نمونە لە دەستوری ئەمەی سیسی ئەوش جیاوازی کردو لەبەر ئەوانە ئەوە پێ ئەوانترێ قەسیر القامە یعنی کورتە باڵاکان ئەوانەش هەر وەکو ئێمە بەڵام مرۆڤ هایەکی بچووکن ئەگینە هەموو ئەندامەکانیان تەواو لەوێ زۆر باش تەسبیتمان کراوە ماف و ئازادیەکان سێهەم لەو هێڵە سوورانەوی بریتە لە ڕێخستنی دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن زۆر مەسی هەیە بە هاوڵاتیانەوە حکوومەت بەڵێ بەدڵنیاییەوە ئەو زۆر پێویستی بەوەیە کە دەوڵەتەکە باش لەسەر کورسەکە دانیشێ ئەگەر بە باشی و چاکی و ڕێک پێوترێت تەقیدی سوڵتە یعنی جوان قوانینەکان بتوانێەوە بکە ئەم ڕێک بکە ئەوانی تری بەخۆی ڕێکە بنەوە سەبارەت بە ئەدای فراکسیۆنەکە فەرمووتان کە یاخود تایبەت بە ئەندامەکان هەر یەکێکیان فەرقی هەبوو بە ڕێزان یعنی بێ و ڕاستێ بڵێم یعنی تۆ ئەوە جیاکردنەوەیەکە بێ بکەیت لە نێوانی هەردوو ڕەگەزی ئافرەت و پیاو هەردوو ڕەگەزی خاوەن پسپۆڕی جیاواز لەگەڵ ئەوی دیکە ئەمە هەمووی تەواوە جاری وایە تۆ کەسێک تەنار مامۆستا بوو لە چەند محەتەیەکە ئیشی پێ نەبوو لە بەڵام لە شوێنێکی تایبەتە ئەتوانی ئیشی باش بکاوە ئینجازی باش واتا دەستکەوتی باش بێنێتە دی ئەوە گرنگە باوەڕمان لە خولی دووهەمە زۆر باش بوو لە هەندێک محەتا و کەسانی ئێمە بە تایبەت قسەکانیان لە میدیا زۆر دەرەچوو ئەو ساوبزانام تەلەڤیزیۆنی پەرلەمانیشە بوو و بە ئاشکرا وتەکانیان دەرەچوو و دۆکۆمنتەکراوی پێوترێ پڕۆتۆکۆلکردن یعنی ئەوەی بۆ خۆی ئەندەقەکانیان نووسرێتەوە چۆتە میدیاەوە زۆر ڕۆڵیان باشە بۆ تایبەت لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لێ توانیان زۆر باشەوە بکەن ئەوە ڕۆڵێکی گرنگ بوو و ئەوانەی چونکە قوربانیەکان زۆریان قوربانیەکانی یاسای تیرۆرە و کەسانە بوون کە دیندار و مولتەزیمەکان بوون دەستگیر بڵێ تۆمەتێکی ڕهاویان بۆ بینیەوە ئۆکۆڵێتر دۆسێکیان بۆ پێچای و 2000 هەواڵەی دادگاکان نەکرا ئەوە دۆخێکی خراپ بوو یەکێکتر لەو پرسانەی کە لەسەری دروست بوو زۆر گرنگە بریتێ لە خولی سێمی پەرلەمانی کە لێەوە لە دایکبوونێکی ڕاستەقینەی ئۆپۆزیسیۆن دروست بوو ئیسلامیەکان لێرێک سەردەمی یاسای سەرۆکایەتی هەرێمە بەدڵنیای ئیسلامیەکان ڕاستەوخۆ چوونە بەرەی ئۆپۆزیسیۆنە واتە تۆ لەگەڵ یوسف بە نەک لەگەڵ براکانی یعنی تۆ لێرە لەگەڵ قوربانیایی لەگەڵ مەزلومەکانای لەگەڵ شاریعی خۆتایی نەک لەگەڵ دەسەڵاتدارای بۆیە لەوێ بە عەدەدێکی کەمیشە و کاتە ئیسلامیەکان هەردوو لایەنی کۆمەڵی وەگرتو لە لیستێک بەشدار بوون لەگەڵ دوو حیزبی ترا پێوترە بۆی خزمەتگوزاری و چاکسازی ڕێژەی کورسەکانیشان کەم بوو بەڵام ئەوەیەکی وەکۆڵێ جێپەنجەیەکی زۆر باش لێدا دروست بوو بە تایبەت لە پرسەکانی بودجە لە پرسەکانی سەرۆکایەتی هەرێم لە پرسەکانی تەمەنی پەرلەمانی کە ڕەتیان کردەوە تەمەنەکە درێژ بکرێتەوە ئەوە لەوێ زۆر جێپەنجەکە دیار بوو بەڵێ سوپاس دەکەم دوای ئیزافەیەکتە بدێمەوە خزمەتت کاک دکتۆر ئەحمەد بەڕێزت وەکو مامۆسایەک وەکو دکتۆرێک دەرس و خوڵ ئەوانە زۆر هەیە ئەگەر جیاوازێکمان بۆ بکەی لە بینی بۆ نمونە بارگای کۆمەڵی دادگەری لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ لایەنی دەسەڵات جیاوازەکە اینجا دوایی دێنەوە سەر پەرلەمانەکەش بەڵێ وڵای کا حەکیم ئەو پرسیارەت لە شوێنی خۆی بوو یعنی خەڵک بە ئەو شاهێدیە هەست پێ بکە یا بەخۆی وەکو دەڵێ دەبینیت بنگە و بارەکە حیزبەکان لە ناو گەڕەک و لە بەرچاوی خەڵک و لە ناو شار و شارۆچکەکان بوونیان هەیە بەداخەوە دەڵێم بارگاکانی حیزبەکانی دی کە دەبیندرێت لە هەر گەڕێکێک یا لە هەر شوێنێکە بن بەداخەوە دەڵێم بە حساب لەسەر مافی خەڵکو و لە ناو جەماوەردا بوونیان هەیە بەڵام بێزارکردن بۆ گەڕەکەکان بە چەند پێوەرێکەوە یەکێک لە پێوەرەکانی ئەوان وەڕاستەوخۆ منی وەکو شاهید حاڵێک بڵێم بەرکەوتەمان هەبووە سەردانمان کردووە جاریوا بە ناوی کۆڕ و سیمینار بانگهێش کراوین جاریوا لە دیداری گشتی مناسبات هەبوو ڕۆیشتوین هەر بەراوردێکی ئاوا سادە و خێرا لە بارگاکانی ئەوان دیسان پێم خۆشە تەرکیز خەمەی ئەوان پێشتر بابەتێکی حیزبی و چەند پەیامێکی تایبەت لە بیرکردنەوەی بەرژەوەندی حیزبێک یا چەند کەسێک یا چەند بەرپرسێکەوە دەبیندرێت دواتر ئەوانەی لەوێ کاتەکانیان بەڕێدەبن جۆرێک لە ڕقەبەری جۆرێک لە چاوی نازانم چۆن وەسفی بکەم بە وێنای نامۆرتاحی
نائاسوودەیی ئەدای ئەمانەتێکی قورس لە سەرشانیانەوە حاڵەتێکی دەرونی شەڵەژاویان لێ دەبیندرێ ئەوە ڕاشکاوە و دانپێداهێنراوە هەر کەسێک کە بە بەردەم بارگاکانی بڕوا ئەو ئاسوودەیی لێ نییە کە بەردەم بارگای ئیسلامیەکدا ئەڕوا سەلامەکە و سەلامی جا بدرێتەوە سیارەیەکی پەکەکەوی خزمەتی ئەکرێ بە پێچەوانە لە بەردەم سیارەی ئەوان چەند مەفرەزە دێنە سەردەستی و خەریکە تەنگەتاوی دەکەن و کابرا لە خۆی دەکەوێتە شک و گومان ئەوە هەر بۆ خەڵک بەجێ دێڵم بەڵام لە ناوەرۆکی بارگایەکانیش با ئەو بەراوردە لە خەڵکو لە جەماوەر بپرسین فەرموو بارگاکانی کۆمەڵ بن بە نمونە بڵێم کە بەرکەوتنمان هەبووە دەرس و دراستمان هەبووە لەوێ لە خول و دەورات هەموو بارگایەکانی کۆمەڵ چەند ژوورێکی تەرخان و تایبەت کراوەکە تێیدا وەکو مزگەوت و موسەڵا نوێژیان تێدا ئەکرێ و لە هەموو بارگاکانی کۆمەڵ کتێبخانەی گشتی هەیە و لە هەموو بارگاکانی کۆمەڵ شوێنێک بە شێوازێکی زۆر پاک ڕەچاو کرایە کە تێیدا بەشەکانی خزمەتگوزاری بە دید و فکر و عەقڵی خەڵک و جەماوەر پرۆژە خێرخوازیەکان دەبیندرێن کۆرس و دەرسەکانی قورئان دەبیندرێن دیسان هەر لەوێوە وەکو پرس و پەیوەندی کۆمەڵایەتیەکان چەندین سڵح و ئاشتەوایی لەناو بارگاکان جێبەجێ دەکرێن باشە تۆ لاف و گەزافی ئەوە لێ دەدەی و من مەبەستم بۆ حیزبەکان هەموویانە دەڵێ من کە دەسەڵاتم گرتە بەر ئاوا دەکەم و بۆشن ئەی نابێ لە بارگایەکی بچووک کە وێنە و تەمثیلی داهاتوو ئیش و کارەکانتانە ئەوە ببیندرێ جا ئەگەر وردەکاری تریش باسکەین لە بارگای ئیسلامیەکان جگەرە ناکێشرێ شتی زیان بەخشی تێدا نابیندرێ ئەوەی دیکە من بۆ خەڵک و جەماوەر بەجێ دێڵم بۆ زۆر جیاوازی دیکە بەڕاستی کە کاری حیزبایەتی نییە لە ناو بارگاکانی حیزبە ئیسلامیەکان تەنها کاری خزمەتگوزاریە و اهتیمامدانە بە عەقیدە و شوناسی ئەو خەڵکە گرنگ بە بابەتە دینی و ژینی خەڵکیش دەدرێت بەڵام ئایا با خەڵک جوابی ئەوە بداتەوە ئایا بارگاکانی حیزبەکان ئاوایە بەو شێوازەیە یا بوونە تەمایی ئەوەی کە تەنها لەسەر ئاستێک لە تەمەن قسەیان هەیە یا لەسەر بابەتێک یا بۆ نمونە پرۆژەیەک لە وڵاتە زلهێزەکانەوە یا لە قونسوڵەکانەوە دێت و بە ئاراستەیەک ئاراستە دەکرێن بەداخەوە یعنی بەڕاستی هەندێک بابەتی وا دەبیندرێ کە حیزبەکان بنکە و بارگایەکانیان بۆتە شوێنی جێبەجێکردنی هەندێک مەهامی وڵاتە زلهێزەکان ئیدی خەڵکانێکی نامۆ بە کەلتور و عەقڵ و بیر و فکری میلەتەکەمان دێت لەوێ پرۆڤە و دەرسیان پێ دەگوترێت بە جۆرێک ئاراستە دەکرێن کە شپرزەیی لێنەوە بەرهەمەکەی بینراوە بەڕێزان فەرموو ئیحسا و داتای شپرزەیی و شیرازەی خێزان سیرکەن دەی پەخشەکەی لەوێوەیە لەو بنکە و بارگایانەیە ئیدی پێم خۆش نییە زیاتر بڕۆمە ناو وردەکاری با خەڵک با جەماوەر خۆی شاهێدی یا وەڵامی ئەو پرسیارە بدەن باشە بەڕێزت دەمێکە لە بواری خێزان و پاراستنی بەها کۆمەڵایەتەکان و خولی پەروەردەیی بۆ خێزان و ئەوانە کار دەکەن چەندە گرنگە ئیسلامیەکان یاخود وڵاتانی کۆمەڵی دادگەری بەهێز بێ ئەو پرۆژە یاسانەی کە دێن ینی لە پەرلەمان نەبنەوە کاری تێکدانی خێزان بۆ نمونە لە 2022 هەموارێک هاتە پەرلەمان کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کە خێزان لێک هەڵەوەشاند ڕۆڵی باوکینە دەهێشت ینی خێزانی هەڵەوەش چەندە گرنگە ینی لەو ڕۆژەوە ئیسلامیەکان بەهێز من لە ناو پەرلەمان بۆەوەی کە ڕێگە نەدەن یاسایەک دەرچێت کە خێزان تێکدا کە بناغی کۆمەڵگەیە بەڵێ وەڵاهی ئوستاز حەکیم ئەو پەیامە بۆ خەڵک و جەماوەر خۆیان شاهێدی بدەن و بە تەئکید یعنی حتا ئەگەر ڕاستەوخۆ لە خودی پەرلەمانتارەکانیشەوە قسە بکەین پەرلەمانتاری هەموو حیزبەکان بە شێوازێکی گشتی بڵێین بەشێکی زۆریان بە حەقیقەتێکی دانپێداهێنراوەوە درکاندویانە گوتویانە بەڕاستی ئیسلامیەکان پارێزەری مافی مناڵ و خێزانەکانی ئێمەشن بەداخەوە ئێمەش درک پێ دەکەین کە ئەو یاسایانەی دەهێندرێن لە دەرەوە دەهێندرێن سپۆنسەری جیاوازیان بۆ دەکرێت کە نامۆیە بە هەموو کەلتور و پێگەی وڵاتەمان وەکو عەقڵێکی زیندوو بەڵام بەداخەوە کە بڕیار بەدەست نین هەڵبژێردراوی خەڵکن بە حیساب بەڵام لەسەر بابەتێک دەنگ هەڵدەبڕێن قسە دەکەن کە باش دەزانن زەرەر و زیانی خێزانەکانی خۆشیانن و دواتر کۆمەلگا بە شێوازێکی گشتی و بە پێگەیەکی دیاریکراویشەوە ئیسلامیەکان وەکو داناش هەر ئاماژەی پێکرد بەڕاستی زۆر پرۆژە یاسا هەبووە ئەگەر جێبەجێ بوو بایە زیاتر بەشمەینەتی بەسەر ئەو میلەتە دەهێنرات و ئەو یاسایانەی کە هەم لەلایەن خوای پەروەردگارەوە کە ڕێکخراونەوە و دەستور و مەنهەجی ژیان کە قورئان پڕیەتی لە پرۆژەی
جوان جێبەجێکردنی مایە ئاسوودەیی و بەختەوەری دنیا و دوا ڕۆژە و دواتر ئیسلامیەکانیش لە گەڵاڵەی کۆمەڵێک پرۆژەی شیرازەی خێزان و بابەتەکانی یاسا خێزانیەکان و تندویجی خێزانی بە نمونە هێنرایەوە هیچ تێکگیرانێکی نییە بۆ ژیانێکی ئاسوودەیی هاتن کۆمەڵێک یاسایان تێدا وەکو دەڵێ زەخ کردەوە ڕۆڵی باوچیان نەهێشت و لەو سەرەوە منداڵیان والێ کرد لە بەرژەوەندی خۆی ناتوانی هەر ئەو یاسا دەستکردانە خۆی دەڵێ منداڵ تا تەمەنی 18 ساڵی کۆمەڵێک مافی پێنادرێت جارێ لە ئازدا تۆ چۆن وای لێ دەکەی ئەو منداڵە خۆی ڕۆڵی بەرپرسیار یا لە بەرامبەر باوک و دایکی لە بەرامبەر خێزان بەرکەوتن دروست دەبی ئیدی کورتەی قسان ئەوەیە بەڕاستی ڕۆڵی ئیسلامیەکان لە پرۆژە یاسایەکان و لە پێداگیری لە مافە ڕەواکانی میلەت لە نێو خێزان وەک لە کۆمەلگا بە شێوازێکی گشتی ڕۆڵێکی گرنگ بووە و بە زمانی کردار بەڕاستی کۆمەڵێک پرۆژەی گرنگیان پێشکەش کردووە و بە پێچەوانەشەوە بەرگریان لە کۆمەڵێک پرۆژە کردووە با خەڵک ئەو باش بزانێ کۆمەڵێک پرۆژە هێنرا بوو لە پەرلەمان ئەگەر ئەو پرۆژانە جێبەجێکرابانە حاڵی ئەو میلەتە ئێستا چەندە گرفتارە بەدەم کۆمەڵێک یاسای سەقەت و بێسەروبەرەوە زیاتریش بەشمێنەتی بەسەر ئەو میلەتە دەهات بەڵام ئینشاءالله بەهۆی وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا دەفەرمێ لەبەر بوونی منداڵی بێگوناح و بێتاوان لەبەر پیر و پەککەوتە لەبەر کەسی کەم ئەندام و نەخۆش خوای پەروەردگار ڕەحم و بەرەکەتی بەسەردا ناراندون باراندون دەنا ئەگەر بەهۆی خراپەکاری خەڵکەکان نەبوایەوە مستحق بوون کە سزا و عەزابی خواتان بەسەردا باری بوایە و خوای پەروەردگار عەقلی دایتە مرۆڤەکان ئەتۆ وەکو باسمان کرد ئەگەر عەقلی ڕاست و دروست بخەینە کار دەکرێت ژیانی دنیاشمان ئاسوودەکەین و پەیوەستە بە ژیانی ئاخرەتیش. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر کاکدانا ئەگەر شتێکت ما بێ لە سەرکاری پەرلەمانی ئیسلامیەکە نابێن سەر ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی وەکو ئۆپۆزیسیۆنیش جا چی لە پەرلەمان بێ چی لە میدیا بێ چ وەکو ڕێکخراوەکان کۆمەڵی دادگەری ڕۆڵی چۆن بووە؟ خۆی هەر بەگشتی بۆ زانیاری لەگەڵ لەدایکبوونی دەسەڵاتە پێویستە شتێک هەبێ کە پێدەوتێت لە بەرامبەری دەسەڵاتە بوەسێ پێوترێ ناوی دەنێن ئۆپۆزیسیۆن یعنی تۆ لە زۆربەی وڵاتانەها کە پێکاتەکە دوو حیزبی سەرەکین یەکیان لە دەسەڵاتە بێکیان لەوێ بەگشتیان فرەیە وای کردبوو ئەم ناوچانە بۆ زانیاری لە جیهانی عەرەبیان نییە ئەزموونیەکەیە لە مەغریب لە تونسی شەبوو دوایی هاتنە دەسەڵاتەوە غەنووشیەوەوان فەقیرێ سەر لە سەجنایە وابزانم ئەو سەر و کوشتە پەرلەمانەکان ناوە لێ کردەوە بە زمانی عەرەبی یاخود ئەزموونی ئۆپۆزیسیۆن بوون معارەزە بوون لە وڵاتانی عەرەبی نییە هەر ئەو کەژی نییە زانیاری نییە غەیری ئەوەی کە باسم کرد لە وڵاتی مەغریب کە ئیسلامیەکان بوون بەشێکیان سەریش کەوتن ئۆپۆزیسیۆنی چەکدار هەبووە لە هەندێک لەم ناوچانەی خۆمانە خۆ هێزە کوردەکانی جووا بوون ڕۆژگارێک لە شاخ ئەو بەشێکی سەروەریەکانیش بەر ئیسلامیەکانەکەوێت لەم دوایانە بۆ زانیاری کە توانیان لە شاخ بەڵێ ئەو ئۆپۆزیسیۆنی چەکدار بوون و خۆیانی تر مۆڵەتیان وەرنەگرتووە ناو شتیان تۆمار نەکردو بەڵام دوجار چیان کردووە بەرەنگاری ئەم سیستەمە سیاسیان کردووە شەهیدیان ناوە قوربانیان ناوە کاریگەریان هەبووە هەموو مێژۆکە دیارە ئەوەی سەبارەتە بە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بۆ زانیاری تعریفەکەی وایە کە پێویستە هێزە بەرهەڵستکارە لە حکوومەت و بەشدار نەبێت لە کابینەی حکوومەت بەڵام کورسی پەرلەمانیشی هەبێ واتە تۆ کاتێک هەر ئەو چەمکی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ڕاستە ئۆپۆزیسیۆن بە تەنیا دروست نییە چونکە تۆ لە شۆوە لە ماڵەوە دانیشتوویە نیواتە تۆ گروپێکی دیاریکراوی ڕێکخراوێکی بۆ خۆت دەنگ هەڵەبڕی و تەواو کەواتە تۆ ئەگەر کورسی پەرلەمانی نەبێ ناتوانانی کاریگەری دروست بکەی و ناتوانانی هەندێک جار مامەڵەی پێکەن خۆتە زانین لە وڵاتانە هەندێک جار کایە تەو تەماشا بکە و مۆدلە زۆر سەرکەوتووە بەڵام بەداخەوە نەتوانراوە تا ئێستا لە هەرێمی کوردستان دروست کرێ ئەو مۆدلێکە لە بەریتانیا هەیە لە وڵاتی بەریتانیا چۆن حکوومەت ئەو حیزبێک کە حکوومەت کابینەی وەزاری پێگەێنێ وەزارەتی هەیە بۆ تەندروستی بۆ ژینگە بۆ ژێرخان بۆ ئابووری بۆ سەربازی إلى آخره بۆ بڵێن بەرگری هەمان شێوە ئۆپۆزیسیۆنیش هەمان وەزارەتیان هەیە حکوومەتی سێبەر باشە تەنانەت تۆماریش کراوە تە وەزیرەکەی تۆ تۆمارە لە حکوومەتدا لە خۆتەوە بۆ نییە بیگۆڕی و یعنی کەواتە تۆ زانیاریت هەیەوە باش لەو ئیشەی خۆت قاڵە بیتەوەوە کاریگەریکی دروستەکەی تەنانەت خەڵک متمانەی پێیەکە بۆیە ئەوە ئەتوانی بە شەقامی بفرۆشیتەوە بۆ جارێکی باشە بەزڕەنگی خەڵک بڵێن هەم لەسەر ئاستی حیزبی ئێستا بۆ منڵێن ئیسلامیەکان جیاوازیان جیاوازیان چێ لەگەڵ سایخ و پەرلەمانتاری ئیسلامی لە پەرلەمانی عێراق بێ کوردستان بێ جیاوازێکە چیە ڕەنگی خەڵکێک کە بێ ئێستا ئاراستەیەکی دەسەڵات ئیش لەسەر وڵا هەمووان وەکو یەکن
سەرنجی چیە لەسەر؟ بەڵێ ئەوەی کە حیزبی دەسەڵاتدار لە هەر ناوچەیەکی کوردستانەوە قسە دووپارەکەنەوە بۆ نمونە ئەو حیزبێک کە لێرە دەسەڵاتدار لە شاری هەولێر بەنەوەیەکی تر قسەکە هەروەها ئەوان لێرە کە هیچ دەسەڵاتیان نەبێڵە هیچی وانە هەمویان وەکو یەکوان ئەو دەستەواژەیە خۆپەڕاندنەوەیەکە قسەیەکی بازاڕیانەیە زیاتر نە قسەیەکی قەناعەت پێهێنەرانە بە دڵنیاییەوە خۆشیان و شەقامیش هەموو باشزانن تۆ تەماشا بکە لە هەندێک شوێنە ئێمە عەدەدەکانمان زۆر کەمتریش بوون ئێستا لە پەرلەمانی ئەوەی پێدەوترێ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ئێمە یەک کورسی پەرلەمانیمان هەیە پەرلەمانتاری کورد هەیە کۆمەڵ یەک کورسیە بەڵێ لە میدیاکانی شایی بینن دەستکەوتنی زانیاریەکانی شەروایە ئەمە پێ هەڵدانی کەسێک نییە بە دیاریکراوە بەڵکو تۆ تەماشای بکە وتەکانی لێدوان لەسەر پرسێک چەند بەداچوونەکانی کێشی هەیە و خەڵک لە بارەیانەوە ئەزانێت تەنانەت هەندێک میدیایی ئەوشی کە کەیفیشی نایە بە کۆمەڵی دادگەری ناچارن وەری بگرن و وتەکانی ئەو نە سەنگ و کێشەیە کەواتە تۆ لێرەدا عەدەدیش کەمە بەڵام حزور زۆرە واتە ئامادەیەکی باشتر هەیە لە ڕووی ژمارەوە کە بەو دەرەجەیە نیە هەمیشە لە کوردستانی جواب بووە تۆ ژمارەکانت کەمن و بەداخەوە چەند ساڵی شەوا بن سروشتی دەنگدانی لای ئێمە ژوایە چونکە بەشداری بە ڕێژەیەکی نسبی و نوێنەراتیەکی ڕێژەی کەمە بەڵام دوجار وای کردو تۆ ئەو عەدەدەی خۆت کاریگەری زۆرتر بێ هەندێک پرسیان کرد لە ئەوزانەیەک لە خولی سێم بوو کۆی ئەو پارانەی کە پێیان درا بۆ سیارە و ئەوە هەمویان نارد بە ئەوانەی قوربانیانی کیمابارانیان نارد بۆ وڵاتێکی دەرەوە وەتوانیان لەوێ پەرلەمانتارانی کۆمەڵەوەیان کرد بەڵێ بەتەنیا کردیان وە تێچوونێکی زۆر بوو بۆ تەماشا بکە ئەگەر وردی بکەیتەوە باوەڕ ناکەم برا بۆ برای بکاشتیوە یعنی کەسێک بچێ نەخۆشێکی کیمابەران بەرێ لە وڵاتێکی دی لە خەستەخانەیەکی گرانبەها عیلاجی بۆ وەربگرێتەوە هەندێکیان ئەمرشیان ئەنجامدا بۆ زانیاری بەشی هەرە زۆریان کۆمەڵیش نەبوون ئەوە تەنها ئەمە کیمابەران بوون و قوربانی کورد بوون لەو پرساوە توانیان پرۆژەیەک بە حەجمی خۆتون کە تۆ لێرە کەمی ئەگەر متمانەکە زۆرتر بوو ئەوە بەدڵنیایە توانی تۆ کاریگەری زۆر بەس بە کورتی پێویستە خەڵک زۆرە نوێنەرێک هەڵبژێرەوە ئەگەر کۆمەڵی دادگەری بەهێز بێ بۆ نۆ لە داهاتوو بەڕێز دیشت کردو لەگەڵ هەموو فراکسیۆنەکان پاڵپشتێکی سەرێکیان بووی دەتوانێت چی بکرێ بۆ نمونە بە کورتی بێ سپاس بەڵێ وەزیفەی یەکەمیان زۆر باشە لێرە خەڵکیی وا بنێرن کە شارەزا بێ لە هەندێک پرسی داتا لەگەڵ پرسەکانی نەود لەگەڵ پرسەکانی حکومڕانی واتە ئەزمموی هەبوو بێ لەو پرسانە بۆی بتوانێت لێ بە چاکی ئەوەیە جێتە دەسەڵاتەوە بە چاکی بیوەستێنێت چونکە ئەم دەسەڵاتە پێوتر دەسەڵاتێک سڵتە یوقف سڵتەوە لە قانونی دەستوری هاتووە ئەم دەسەڵاتە توانێت دەسەڵاتەکانی تر بوەستێنێ دەسەڵاتی پەرلەمانی گرنگە تەنانەت لە سیستەمی پەرلەمانی توانێت متمانە لە حکومەت وەربگرێتەوە پێڵەن سەحبیسی قەبەداغ ئەویش دەتوانێت لە بەرامبەر چەکی تۆم بەکاربێنێ بریتێ لە هەڵەشانەوەی پەرلەمان ئەزانم ئەوانە بەڵام دوجار تۆ توانی متمانە لە وەزیر یا لە کۆی کابینەکە وەربگریتەوە تۆ گەر نەزانی لە ڕووی حکومڕانیەوە ئەزمموی پەروەردە نەبێ بۆ نمونە ئەو ئەزممونانەی سێکتەرە گرنگەکانی پێکێناوە بێت تۆ لەوە بیزانی بۆ منە لە ژینگە ئەگەر بە چاکی لێ نەزانێ و کەسا چێتە ئەوێ بە دڵنیاییەوە تۆ ناتوانانی ئەو نوێنەراتی خۆ باش بکەی ڕەنگە بتوانانی نووزەیەک هەیە بەڵام ناتوانانی دەنگێکی بڵند سپاس دەکەین سپاسین کاکتۆر سێخولەکێکمان ماوە بۆ بەڕێزیت سەبارەت بە لەبەردەم هەڵبژارنی پەرلەمانی کوردستانین گرنگە خەڵک چەندە ئەوەی لە بەرچاو بێت کە ئیسلامیەکان چی لە ڕووی بەراچوونی کاری پەرلەمانی لە ڕووی داهات و موچە اینجا لە ڕووی بەها باڵەکان و پاراستنی کۆمەڵگەچیان کردەوە لە بەرچاو بێ فەرموو بەڵێ کاک حەکیم گرینگە خەڵک خۆی خاوەنی هەستێکی زیندوو بێت و ئەو ئازادی کە خوای پەروەردگار بە مرۆڤەکانی بەخشیوە بە دوای ئەو ئازادیانەدا بگەڕێن ئەو دەنگەی کە خەڵک هەیەی پێویستە دەنجێکی بوێر و دلێر بێت تۆ کەسێک دەنێری لە پەرلەمان لە نوێنەرایەتی خەڵک و جەماوەر بیت من بە هەر ئەوە بڵێم وەکو تێبینیەک زۆر جار حیزبەکانی دەسەڵات یا ڕەوتێک و جەماعەتێکی دیکە لە پراوێزی حیزبەکانی دەسەڵات بە جۆرێک مامەڵە لەگەڵ خەڵک دەکەن بۆ دەستنیشانکردنی بربژێرەکان یان خەڵچێک دادنێن خاوەن پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەبی یا بارگراوندێکی ئیسلامیشی هەبیت خۆی ئەگەر ڕاشکا و قسە بکەین ئەگەر ئەوان ئەوەندە دڵسۆزی ئیسلامن و ئەوەندە دڵسۆزی بەها و کەلتورە جوانەکانی کۆمەلگان ئەی ئەو دەسەڵات لەبەردەستی ئەوان نییە ئەی ئەو پرۆژە سەقەتانە چین دەیان هێنە ناو پەرلەمان و پێچەوانەی ئەو بانگەشانە خۆیان کردارەکانیان زۆر جیاوازە لەگەڵ بانگەشەکانیان مەبەستم ڕوون لە خەڵکە
تکایە باچیدی فێڵمان لێ نەکرێ با نەخەڵەتێندرێین بەڵێ ئەوانەی کە خاوەن پێگەیەکی جەماوەری بوون هەمیشە دەنجی باڵایان هێناوە بەڵێ ئەوانەی کە خاوەنی پێگەیەکی دینی بوون جێی دەستخۆشیە بەڵام وەکو بۆ یاخێک بەکارهێنراون ببورن کە ئەو زاراوەیە بەکاردێنم لەوێ بە دەنجێکی ئازادی خەڵک ڕۆیشتون ئەگەر نەڵێن بە تەزویریشەوە بەڵام لەوێ ئایا ئەو دەنگە ئازادە بوون ئایا پارێزگاریان لە دەنجی ئازاد کردووە نەخێر تەنها ئیسلامیەکان بوون بە دەنجێکی ئازادانە ڕۆیشتون و لەوێش پارێزگاریان لە دەنگە ئازادەکان کردووە و دەنگێکی بوێر و ڕازگۆ بوون و ئەو بەڵێنانەی داویانە سوپاس بەخوا بەکردداری جێبەجێیان کردووە باشە بە وەکو دو پرسیاریش ینی وەکو ئەرکێک دەیبینن دەنگدان وەڵابرنی زوڵم واجبە ئەگەر بە دەنگێکیش بێت کە بتوانێت گۆڕانکاری بکە بەڵێ بەتەکید دەنجی هەر کەسێک بڕشتی خۆی هەیە هەر کەسێک خۆی لە بەرپرسیارەتی نەباتە دەر تۆ نەڵێ وەڵڵا هیچ گۆڕانکاری ناکرێ بەتەکید بە مشارەکەیەکی کەم گۆڕانکاری زۆر کراوە و بە بەشداریەکی باشتر گۆڕانکاری باشتریش دەکرێت بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال لە هەولێرە هەروە کاکدانەدارە لە سەدی سوپاس زۆر سپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ